حەزم کرد شتێکتان بۆ باس بکەم. طبعا ئێمە زۆر قەزێ دێتە بەردەستمە. زۆر جار کاتێک کچێ شووەکات باشە کوڕەکە ئەڵێ جیاد ناکەمەوە لەگەڵ دایکم و باوکما داتەنێم. دوای 2 مانگ 3 مانگ جاری وایە ساڵێ 2 ساڵ ئیتر کێشە دروستە بێ لە بینی ئەم بووکە و ئەم خەسوویە. کۆی کێشەکان چییە؟ کۆی کێشەکان چییە؟ ئەم خەسووە یان ئەم غەزورە ناتوانن لەگەڵ گەنجی ئەم سەردەمەیە هەڵکەم. چۆن؟ عەزیزەکەم تۆ دایکت 60 ساڵە 65 ساڵە 70 ساڵە باشە؟ ئەم کچەی تۆ شێناوتە 20 ساڵە 2000ەکانە. دایکت بە عەقڵێتی 60ەکان و 70ەکان و 80ەکان بیرەکاتەوە. ئەو ئێستاش بەیانیان هەڵەسێت تەنور گەرمەکە و نانی گەرم پێوادات. بە عەقڵێتی